بردوو شەژمانجی ئەم ساڵ بە نمونەوەگرین بەداخەوە دەڵێم ڕێژەکە لە ئاستێکی بەرزدایە دەکرێت بڵێن 140 بۆ 150 لە ساڵانی پێشتر ئامارەکان زیادی کردبوو. کۆمەڵێک هۆکار هەیە ناتوانین بەسەرەن یەک هۆکار دەستنیشان بکەین، بەڵام ئەوەی کە جێی سەرنجی ئێمەیە تەکنەلۆژیا هۆکارێکی یەک لە هۆکارەکانە پەرتەوازەی خێزان کە من بۆ وە دەیگەڕێنمەوە کەوا خێزانەکان زۆر ئەنجامی زۆر لێکدابڕان و پەرتەوازەبوونیان پێم وایە هۆکارێک لە هۆکارەکانە بەکە ڕێژەکان زیاد دەکا ئەگەر بە نمونە ساڵی پاروەرگرین لە کاتی گەرنتینەکە تەمەشاکەین شەژمانجی یەکەمی ساری پار وەگرین زۆر جیاوازە لەگەر شەژمانجی ئەم ساڵ و شەژمانجی ساڵەکانی پێشتر. ئەوە دەلالەت لەوەیە کە پەیوەندی کۆمەڵایەتەکان کۆبوونەوە خێزانیەکان هۆکارێکە بۆ لێک تێگەیشتن و هۆکارێکە بۆ لێک نزیبوونەوەی خێزانەکان و بۆ ئەوەی بە ئاراستەی توندوتیژی نەچی کە شەژمانجی ئەم ساڵیش وەردەگرین تەمەشارەکەین ڕێژەکان بە زۆر زیاتر لە ئیساڵی پارە ئەوە خۆی لە خۆیدا دەلالەتەکە وەکو پێشتر باسم کرد پەرتەوازەی خێزان هۆکارێکە لە هۆکارەکانی زیادبوونی ڕێژەی توندوتیژی. هەمومان بە هیوای ئەوەینە ئەم ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بتوانن کاری زۆر باش بکەن بۆ ئاشتەوایی ناو خێزان بۆ وەی کانەوەیەکی تەندروست. کۆمەڵی هۆکار هەیە، هۆکاری دەرەجە یەک تەکنۆلۆژیای تازەیە، یعنی ئەوە سوۆسیال میدیا و تەکنۆلۆژیای تازە، هۆکاری کۆمەڵایەتیەکان یعنی کێشە کۆمەڵایەتیەکان زۆر جاری وا هەیە دابوونەریتە، زۆر جاری وا هەیە پەیوەندی کەسی سێمە و باری ئابووری یەکێکە لە هۆکارەکان و نەبوونی وشیاری تاگ. بەپێی بارودۆخەکە حتمما توندوتیژیەکان بەردەوامیان هەیە، شێوازەکانی جیاوازن لە ئێستادا و ڕێکخراوەکانیش یەک دوو ساڵە بەهۆی ئەو پەتایەوە ڕەنگە هەندێک چالاکیەکانیان دابەزیبی، ئەویش بەهۆی ئەو پەتایەوانیان توانیانی شتی مەیدانی بکەن، چالاکی مەیدانی یاخود کۆڕ و سمیناری گردبوونەوە بکەن بەهۆی ئەو ڤایرۆزەوە. ئەوەش هۆکارێک دەبی، بەڵام لە ئێستادا بەڕای من بۆ ئەوەی ئاستی تاگ لە ناو کۆمەلگا بە تایبەت ڕەگەزیمێ ئاستی وشیاری لە ناتوانین بڵێن ئاستی وشیاری سفرە و ناتوانیشین بڵێن 100%، بەڵام لە پێی بارودۆخەکەدا ئافرەتان لە هەندێک بابەت تا لە ئێستادا وشیارن، بەڵام لە هەندێک بابەتی تە دەتوانین بڵێن ناوشیاری هەیە. لەو بە تایبەت لەم ساڵدا هەندێک حاڵەت هەبوو، مەسەلان ئافرەت کوژرا یان خۆی کوژ یا سووتێنرا یان سووتا، ئەوانش هەموو بە پێی بارودۆخەکە گۆڕانکاری بەسەرداهاتێ و جیاوازیشن. ڕەنگە ئەو کەسێک کە ئاستی وشیاری زۆر جار ڕەنگە تاگ ئاستی وشیاری خۆی زۆر باش بی لە ڕاست بڕیاردان لە خۆی لە بابەتەکانی خۆی، بەڵام ڕەنگە خێزانەکەی لە هەندێک بابەت لەگەری هاو ڕانەبی لە ئەنجامیشدا ڕەنگە ئەو تاکە یعنی ئینتیحار بەخۆی بکە. توندوتیژیەکانیش یعنی شێوازی جۆرا و جۆریان هەیە، مەرج نییە تەنها لێدان بی یاخود سوکایەتی پێکردن بی یاخود ڕێگری گرتن بی. زۆر جار لەوەیەک ڕەگەزیمێ تەمەنی هەرزەکاری خۆی تەواو کردبی بی هێوێژیانی هاوسەرگیری دروستکە یان عایلەکەی یان دەوروبەرەکەی هۆکارێک بیلەوە کەسە نەتوانی سەربەست و ئازاد ژیانی خۆی دروست بکە. ئەو حاڵەتانی کە لە ڕابردوو ڕیاندا یەک لەو خاڵانەوە بکە و کەسە ویستیتی مەسەلان ژیانی هاوسەرگیری دروست بکە، کەسێکی بەدڵ بووە، بەڵام کەسی کە لێبووینە هۆکار کە ئەو هایلێ بابەتی توندوتیژی بەڕاستی ینی هەر وشەکە خۆی لە خۆیدا کە توجێ لەو شەیەک دەبێت لە ڕووی دەرونی وشەشی نەرەیە نابە ئەو شە بەکار وشەی توندوتیژی دەتوانێت بری شیاندنی خێزان، گونجاندنی خێزان، بەختەوەری خێزان و شێک لەو بابەتەی بێ تاوان لە هەردوو لایەک زیاد کرا، ینی دژی ڕەگەزیمێ ژن و ئافرەت زیادی کردی لە هەمان کاتدا بەرامبەر پیاوانیش توندوتیژی زیادی کردی. ئەوی شۆکارەکەی دەگەڕێتەوە ئەوە تاک هۆشیار نەکرایتەوە، بەس باسی مافەکان دەکرێت، باسی ئەرکەکان ناکرێت. ئەگەر نەزانی ماف و ئەرکچیە ئەمە ئەو کێشانەمان بەسەر دێ بەڕاستی ناو کۆمەلگا ئەوە ژوای کردیە کە ڕێژەکە بە ڕوو لە هەڵکشاندایە. ئەو ڕێکخراوانش کە هەیە بەپێی بۆ چوونی ئەوانی کە باس دەکرێت دەورەی ئەرەیان نەجێڕێ ڕێکخراوەکان زیاتر ڕێکخراوەکانی بڵێ ناحکومی دەورەی ئەرەیان نەدیتێ لە چارەسەرکردنی و کێشانە، ئەویش لەبەر نەبوونی ئەزمون و زیاتریش ئەوەی کە هەستم کردیا بە شێوەیەکی گشتی ڕاگەاندن ڕۆڵە نەرەیەکەی ئەوەیە زیاتر دەگەڕێ بە دوای کۆمنت و لایک و سەنجڕاشانی خەڵک، چکە زۆر هەواڵی مەسەن لە ناکاو دەرێ گەنجێک لە فلان شوێن خنکە لە ڕاگەاندن. ڕۆلی ڕاگەاندن بریتە لە دووشت، یەکەمیان بەرزکردنەوەی ئاستی وشیاری تاک
و هەروەها ڕازگۆیی لە نەقڵکردنی ئیخبار ئەوانە هەردووشی تێدانە چ بەهایەک زیاد دەبی کاتی دەڵێ مەسەن ژنێک لە ئەوەندە پیاوە ژنەکان لیاندریان پیاوەکان لیاندرا ئەو داتایە هیچ سوودێکی تەنها بڵاوکردنەوەی بیرۆکەیەکی نەرەیە لە ناو خەڵک وەش لە بیر نەچی کاتی هەر فکرێکی نەرەی بڵاو دەبێتەوە دەچێتە نەست دەچێتە لا شعور ئەنکۆرشیۆسنس لەوێن دەرێ کاتی مەسەن بۆ دەبینی پیاوێک لە ژنەکەیدایە ئەوە دیتی لە تەلەڤیزیۆنی فکرەکە ناومێشی گەڵاڵی کردیا لە کاتی تووڕەبوون ئەو فکرە کۆنتترۆل دەبی هەمشتی دووبارە دەکاتەوە مەفروزە بەڕاستی شتانە لانی پسپۆڕەکانەوە چارەسەر بکرێت لەلایەن پەرلەمانەوە چارەسەر بکرێت حکوومەت پلانی هەبی نەک لە ڕاگەاندن ئەمە هەموو داتاکانی حکوومەت لە ڕێگای ڕاگەاندن دەزان وەزان حکوومەت ڕاگەاندنی تەنها ڕاگەاندنی زیاتر لایەنەکانە.